خۆشی لە کڕۆنەی دەکەم کە داخلی هەرێمی کوردستان و هەموو دنیا بووە دەزانین لەبەرچە هەموو دەورەمەندەکان هەموو مەسوولەکان ئێستا ژنەکانیان دوعای دەکەن خوایە کڕۆنە نەڕوا لەبەرەوەی تێربۆنی بابی بووینە تێربۆنی مێردی بووینە تێدەگەی لە مەقسەدەکە بە حیاتی خۆی دەورەمەند هەموو 3 مانگ نەدەچۆمانێ کاکە توجارت لەو دەوڵەت لۆ ئەو دەوڵەت ئەلعادە نێژنەکەی خەنی بووە هەندێک مێردەکەی ببینیتن پشت بەخوای گەورە نۆمانجیدی خەستەخانەکان بەبەر ناکەی ولادە لەسەر ولادەمان دەبێت تێدەگەی ستەرێم نۆمانجیدی بژمێرن فول ولادەینا ئەم زۆرم هیوایەتەکەم هەبوو دەمگۆ عارەب هەموو سارێ منداریان دەبی کورد نیتی بەس پاشی نۆمانجیدی ئیشانە بەس بژمێرن 2 ملیۆن فەرخە کورد زیادی کردیا لەبەرەوەی هەموو مێردەکان عەرعام بە تۆبزی حەسر کرایدا دەیان ناخۆشە بەس ژنەکانیش دوعای دەکەن